پێکاتە ڕەسەنەکانی ئیکوادۆرن گیرفانیان بەتاڵە و دڵیان پڕە. ژمارەیان لانیکەم 14,000 کەسان. قینگ لە دڵ و تۆڕەن. لەگەڵ هێزەمنیەکان بەربوونەتە گیان یەکتر. نرخی خۆراک لە ئیکوادۆر 7.7 بەرز بۆتەوە لە 18 ملیۆن ژماری دانیشتوانەکەی 6 ملیۆن و 300,000 کەس ناتوانن پاروەنانێک بۆ خۆیان و خێزانەکانیان دابین بکەن. ئەمە شەڕی هەمومانە، شەڕی تەواوی خەڵکی ڕەسەنە کە 2 هەفتەیە لێرەین لەوەتەی ئەم ئیفلیزیە کاری لە هەمومان کردووە. وەکو دەزانن نرخی سوتەمەنی و هەموو شتێک بەرز بووەتەوە. لێرە لە ئیکوادۆر موچەمان کەمە و حکوومەتیش نرخی شتومەکی بەرز کردوتەوە کە ئەم موچە کەمە بەشمان ناکات. ئێمە لێرەین تا دوا هەناسە و تا حکوومەت بەدەنگمانەوە دێت. بەردەم کۆشکی سەرۆکایەتی ئیکوادۆرە. سوپای وڵاتەکە قەڵغانێکی توندی بە دەوری سەرۆکگوێی لێرمۆ لاسۆ دروست کردووە. ترسەیە خەڵک عەرشەکەی بەهەژێن. ئەم دۆخەنە هەموارەی جیهان خراپ بەرۆکی ئیکوادۆری گرتووە. ئاسایشی خۆراکی 140 خەڵکەکەی نالەبارە. خۆتبارینێکی تۆقێنەر بەسەر زەویەکی وشکەڵات و مۆڕە لە دانیشتوانی حەسەکەی ڕۆژاوای کوردستان دەکات. وشکە ساڵی هەرسی با بەرهەمی گەنمی جوتیاران هێناوە. مەڕووماڵاتیش لە دەشتێکی وشک و برنگ بە دەوری خۆیاندا دەسوڕێنەوە. ئەمە واتە ئەم ساڵ موسا فاتمی بە گیرفان بەتاڵی دەمێنێتەوە. وەک زمانی چووکە مەسروفکە دەینێ و تشتێک تەبە نەگەرێ تبدە پەس بخۆ لبەک زاتونام هەرن شوار ببێرن ئاش بە مەلایینە خساب بووی مەلایینە مەساحەتە هاان ولۆگەش و تشتێک ژێنەیە چواسە مەسروف دڕێ. هەڵاوسان لە سووریا بە ڕێژەی 139 بەرز بووەتەوە. ئامارە فەرمیەکان دەڵێن نرخی خۆراک بە ڕێژەی 134 بەرز بووەتەوە. بە گوێرەی ئامارینە فەرمی ڕێژەکە 180. خراپترین وشکە ساڵی لە ماوەی 10 ساڵی ڕابردوو. 18 مانگە دڵۆپێک باران نەباریوە. بزن مانگا و گوێدرێژ سەرچاوی بژێوی ئەم خەڵکی ئەسووبیا لە برسا مردار بوونە. زەویە کشت و کاڵیەکانیان کەڵکی هیچ جیان نەماوە. خۆیان فریامان کەوە بارانی سۆز و بەزەیمان بەسەردا ببارێنە. بە گوێرەی وەزارەتی کشت و کاڵی ئەمریکا ئاسیا لاوسان لە ئەسیوپیا گەشتۆتە 133.6 و نرخی خۆراکیش بە ڕێژەی 189 بەرز بۆتەوە. برسەتیش کاریگەری لەسەر 20 ملیۆن خەڵکی ئەسیوپیا دروست کردووە. 2 مانگە تامی گۆشتیان نەکردووە. خانەوادەی ناسر تاهیر بەدەست برسەتێکی دژوار گرفتارن. گۆشت بەلایەکەوە. ئەم خێزانە تەنانەت گەنمیشان پێ ناکردرێت کە 50 کیلۆی بە $80. 55% خەڵکی ئەمن توانای کڕینی خۆراکیان نەماوە. من ئەو کاتە دەتوانم خۆراک بکڕم دوای ئەوەی قوتووی بەتاڵم کۆ کردەوە و فرۆشتم. بەم جۆرە دەتوانم خۆراک بکڕم و بیهێنمە ماڵەوە. بە گوێرەی ئامارێکی ڕێکخراوی فاوی سەربانەتەوە یەکگرتوەکان لە هەرێک لە وڵاتانی ئەسیوپیا، نایجێریا، سوودانی باشوور و یەمەن
750,000 کەس لە بەردەم ئەگەری مردنن لە برسان. We face an unprecedented global hunger crisis. دووچاری قەیرانێکی برسێتی جیهانی کە میوێنە دەبینەوە. شەڕی ئۆکراینە کێشەکانی ئاڵۆستر کردووە کە ساڵانێکە پەرەی سندووە. هۆکاری دیکە گۆڕانی کەشوهەوا و پەتای کۆرۆنا و بژانەوەی نایەکسانی قوڵە. شەڕی ئۆکراینە. ئەو شەڕی نرخی خۆراکی لە جیهاندا بە ڕێژەی 30% بەرز کردوێتەوە. کێڵگەیەکی بەپیتی شاری ئیزمایلە لە باشووری ڕۆژاوای ئۆکراینە. وەرزی دروێنەی گەنمە. $2,100 تۆن گەنم لەنێو ئەم کۆگایە عەمبار کراوە، دەرگای فرۆشتنی بەسەر داخراوە. 22 ملیۆن تۆن گەنم لە بەندەرەکانی ئۆکراینە گیری خواردووە. بە گوێرەی نەتەوە یەکگرتوەکان ئۆکراینیا سەدادەی گەنمی جیهان دابین دەکات. ڕووسیاش 17. هەردووکیان یەک لە سەرسەی هەناردەی دانەوێڵەی جیهان پێک دەهێنن، دوو لە سەرسەی ڕۆنی گوڵە بە ڕۆژەی جیهانیش پێک دەهێنن. داڵاس، تەکساس. دایک و کچە منداڵەکەی بە دیار ڕەفە بەتاڵەکانی ئەم سوپەرمارکێتە دۆشت داماون. شیری منداڵیان دەست ناکەوێت. شەڕی ئۆکراینە و پەتای کۆرۆنا کاریگەری گەورەیان بەسەر زنجیرەی خۆراک لە جیهاندا هەبووە. بەرزبوونەوەی نرخەکان بەهۆی پوتینەوە خراپ کار لە ئەمریکا دەکەن. نرخی گاز بەرز بۆتەوە. نرخی سوتەمەنی و خۆراک نیوەی ئەو نرخانە پێک دەهێنن کە لە مانگی ئایارەوە مانگانە بەرز دەبنەوە. ئەم دیمەنانە لە چین، لە ئەڵمانیا و بەریتانیا سێ گەورە ئابووری جیهان دووبارە بوونەوە. ئەمە دەرهاویشەی چەند مانگی ڕابردوو نیە و بە دیاریکراویش دەرهاویشەی ئۆپراسیۆنی سەربازی تایبەتی رووسیا بۆ پارێزگاریکردن لە دۆنباس نییە. لە ئەڵمانیا سیاڵاوسان 7.9 بەرز بۆتەوە کە ئەمە بەرزترین ئاستا لە ماوەی 50 ساڵی ڕابردوو. نرخی خۆراکیش بەراورد بە ساڵی ڕابردوو 11.1 بەرز بۆتەوە. بە گوێری ئۆفیسی نیشتیمانی بۆ ئامەرەکانی بەریتانیا، ئاسیاڵاوسان 9.1 بەرز بۆتەوە، بەرزترین لە ماوەی 40 ساڵی ڕابردوو. نرخی خۆراکیش 8.7 بەرز بۆتەوە، بەرزترین لە ساڵی 2009. بازاڕێکی میلی تارانی پایتەختی ئێران گرفتار بە دەست سزاکانی ئەمریکا. خەڵک دەستیان بە گیرفانەکانیانەوە گرتووە و بە وریاییەوە پارە خەرج دەکەن. لە ئێران نرخی خۆراک 182 بەرز بۆتەوە، ئاسیاڵاوسانیش گەشتۆتە 152.5. من قەستۆبە من بۆواردم ژوات هەفتەی من گۆشت فرۆشم، یەک هەفتەیە گۆشتم نەخواردووە. منیش هەمان دەردی ئەو خەڵکەم هەیە. جاران هەفتەی کیلۆیە گۆشتم دەخوارد، ئێستا ئەوە نەما. بۆ چونکە کیلۆی چۆتە 150 تومەن یان 120 تومەن. ئێچی بڵێم، خۆ ئەمە تەنیا گۆژ نییە، هەموو شتێک گران بووە. تەنها گوش نیست کە همه چیز گران شد. ئیستانبول. ئاسیاڵاوسان بە ڕێژەی 164 بەرز بۆتەوە و نرخی خۆراکیش بە ڕێژەی 190. کیلۆیە گۆشتی لە قیمەدراوە بە 150 لیرە بوو. وتم واو هاتمە دەرەوە.
مرۆڤایەتی دووچاری برسێتیەک بۆتەوە هیچ وڵاتێک لی بەدەر نابێت. بە گوێرەی نەتەوە یەکگرتووەکان ئێستا لە جیهاندا 698 میلیۆن کەس لە هەژاری سەختدا دەژین، 49 میلیۆن کەس لە بەردەم قات و قوڕی توندان، 276 میلیۆن خەڵک بە ئەستەم خۆراکیان دەست دەکەوێت. لە ماوەی 2 ساڵی ڕابردوو ژمارەی ئەو کەسانەی لە سەرتاسەری جیهان خراپ ئاسایشی خۆراکیان شێواوە دوو هێندەی لێ هاتووە و بووەتە 276 میلیۆن. مەترسی ڕاستەقینە هەیە دوو هێندەبوونی قات و قڕی لە 2022 ڕابگەیەندرێت، 2023 خراپتر دەبێت. نەتەوە یەکگرتووەکان کە هۆکاری گرانبوونی نرخی خۆراکی ئاشکرا کردووە چارەسەرەکەشی خستوەتە ڕوو. داوا دەکات ئەو گەرمەی لە ئۆکراین ناگیری خواردووە ڕێگەی پێ بدرێت هەناردە بکرێت. مرۆڤ خۆی لە بەفیڕۆدانی خۆراک بەدوور بگرێت. ساڵانە لە جیهاندا بەشی 1 ملیار و 260 میلیۆن کەس خواردن بەفیڕۆ دەدرێت. 150 خواردنەی بەفیڕۆ دەدرێت برسێتی لە جیهاندا پێ بنبڕ دەکرێت. پەینی کیمیاوی پێویست بۆ جوتیاران دابین بکرێت. ئەمانە چارەسەری کاتین، چارەسەری درێژخایەن ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی کەشوهەوایە. بە گوێرەی بانکی جیهانی لە 10 ساڵی داهاتوو گۆڕانی کەشوهەوا 132 میلیۆن کەس دەخاتە ژێر هێڵی هەژاریەوە. تاوەکو ساڵی 2050 200 میلیۆن کەس لە نێوخۆی وڵاتەکانیان دەربەدەر دەکات.